شەپۆلێکی بەتینی گەرمای تااقەت پڕوچێن هەرێمی کوردستانی گرتوتەوە لە هەندێک ناوچە پلەی گەرما بۆ نزیک 50 پلەی سیلیزی بەرز بوونەتەوە. من لێستا لە ناوچەی پڕژێم لە گوندی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی، یەکێکە لەو ناوچانەی کەوا پلەکانی گەرمای تیادا نزمن. لە دوانی وەڕۆیان پلەی گەرما لە ئێستادا بۆ نزیک 33 پلەی سیلیزی بەرز دەبێتەوە، جیاواز بە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان کە لە دوانی وەڕۆیان پلەکانی گەرما زۆر بەرز دەبنەوە، هاوڵاتیان بە فێنکەرەوە نەبێ ناتوانن ژیان بکەن. بەڵام لێرە لە گوندی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی و لە هاوینە هەواری پڕژێ هاوڵاتیان بە ئاسایی ئەتوانن لەژێر سێبەر بێ فێنکەرەوە لە ژوورەکانیان دابنیشن. گوندی وێزەیە لە دەڤەری باڵەکایەتی، ناوچەیەکی کوێستانیە و کەشوهەوایەکی ساردی هەیە کە لە چلەی هاوینیشدا بەفری لێیە و بە یەکێک لە فێنکترین گوندەکانی کوردستان دادەنرێت و پلەکانی گەرمای تیادا نزمن. بەهۆی فێنچی گوندەکە هیچ هاوڵاتیەک فێنکەرەوە بەکارنایەن و کەشێکی خۆشی هەیە. هەر ئەمەشوای کردووە هاوڵاتیان لە ناوچە دوورەدەستەکان سەردانی وێزێ بکەن و دیمەنی جوانی ناوچەکە ببین و لە کەشێکی فێنک پشوو بدەن. ئێرە گوندی وێزێ لە ئاسی باڵەکایەتیێ بەرزترین گوندە 16 کیلۆمەتر لە سەنتەری قەزای دوورە. گوندێکی فێنک و بە ئاو بە مێر گوشت وایە ئەگەر لە کاتی سعات 12 سعات 11 سعات 2 هەست کاتێکی بچەنیاویش خۆ بەو شێوە نییە لە گەرمایە خەسڵەت بێنیان ئیشت پێ نەکری. جێشی فەراع و فێنک و دڵگیرە لێرانەش هیچ ماڵێک نییە بڵێ من بەڕێدە و سەبری شوای دانابی بەس مزەمیدە و سەلازە لۆ ئاوێ ساردی و خلاصڕەوە هیچ کەژ نییە. بە قورعانێ لەوانەیە 100 ماڵی زیاتر لێبی، بەڵا هەندێک ماڵ سەپان هاتیینە ئەوی دیکەش هەموو خانی خۆی و لێرانە هەتا مانژیازە لێرا بینی مانژیازش هەر کەسە لۆ دستانەواری خۆ بەڕێکێتەوە. گەشت و گوزاری کەمە کۆمپانێک لێرانە گەشت گوزاری شتی دێ، بەڵام بەو شێوەی نییە بڵێ وەڵی گرانە لۆ هەموو کەس نابی دێگەگە نابی ئەوی دیکەش هەموو لە سەر و بار و شووە لە خیوەتان دێنی هەڵەدەن جێشی دڵگیر و ئاوەش ساردی لێ و بێ پارەشە کەسیان پارە لێ وەرناگری. وەڵا بە تەماتە و کولەکەی و باخسی و ئەوی مڵشی لێرە هەیە خانی مەرێ هەیە باخسە و شتیوای هەیە نەخۆ بەڵ ئەگەر چاوەڕوانی کەسێک معاشبی چاوەڕوانی ماچکە، بەڵام بەداخە و معاشەکە شاقتر لێدا. ئەمن ئەوڕۆ پێشنیۆڕۆی چوومەوە پازنیۆڕۆی چوومە سۆمانێ هەتا هاتمەوە وەخت بشێت بم. ئێستا لە سەبانی بزانم تا لێر ڕاوەستایە لە سەبانی ڕاوەستایان چایان خوینەوە ئەتواز بە گەرمایەکەی وەڵڵاهی تەقریبەن وەتێ 93 بەڵا هەنجی خزمەت گوزاری نەبوو، زادە نەبوو، کارەبا نەبوو، خان نەبوو، دەخیوەت و دەکەپرە و دا خانی کەلەپوری قەدیمەکان دەواندا بوون و بەڵام ئێستا لەخوا بە زیادیبی خەڵکەکە بڕێک وازی باشە ئێستا هەمووی خانی سەبەی کردیە و تێکی باخسەی دانایە و بەس ئەو زاد میوەزادی نەخۆ کەس کەس لێرە بە میوەزاتی ڕازی نییە. ئەمە لە چۆمانە ڕاهاتینە بە عایلەوە خانم لێرە هەیە و ماڵێ باویشم لێرەیە لە گەرمانە هەڵاتینە. هەنی ئێرانە وێزە گوندی وێزێ جەوەکی فێنچی هەیە، هەنی نەپێویست بەم بەڕی دەیە نە پانکە نە سبریت نە سەلاجە، هەنی ئێستا بڕۆتە ئاویکانیە ئاوەکی سازگار خۆش فێنێک لێرانە ئێستاوە تقریبەنەوە سیبەرە هاتیە. هەنی باوەڕ کە هەستی سەرمایەت هەیە هەستی گەرمایەت نییە، دەرەجەی گەرمایە لە 30 سەناکەوی. هەنی زۆری فەرقەیە دەگە چۆمان، زۆری فەرقەیە دەگا خوارێ. هەنی کارە باش وەکو پێویست نییە کاکە، کارەبا ڕۆژەی 3 ساعتان ڕئیسایە لە چۆمان. زامە لە بە گەرمای هاتی نێرانەوەی پێویستین بەهیچ نییە و لە خۆی بە زیادیبی ژیانەکی خۆشە و لێرانە ئەگەر بگونجێ. لە قەڵازیەوە هاتووین ئێمە بە ناوەزی گەشتکردن هاتوین بۆ منتیقەی ئەو منتیقەی ئێرۆکانە کانیێڕەش و پڕژێ بۆ منتیقەی باڵەکایەتی. بەڕاستی شوێنێکی خۆشە، ئێستانی تاوەکە بێزارت ناکە، بەس بەڕاستی منتیقەکانی ئێمە گەرمن وەکو ئاو بەفر لێرە بەفر ماوە، ئاوی چاشی هەیە، ئای باشی هەیە، شوێنێکی سازگار و خۆشە. بەس لە منتیقەکانی ئێمە وەڵایی ئاو کەمە و موانێکی ئەوەی کە باران کەم بووە لە منتیقەی ئێمە، بەس لەخوا بەجات بێرە ئاوەکەی باشە و بەفری لێ ماوە و کوێستانێکی خۆشی هەیەرە. کوێستانی پڕژێژ دەکەوێتە گوندی وێزە و 4 وەرزی ساڵ بەفری لێ نابڕێت و بەرزترین پلەی گەرمی لە هاوینان لە 35 پلەی سیلیزی تێپەڕ ناکات.
خەڵکی ئەم گوندە بە ئاژەڵداری و جوتیاریەوە سەرقاڵن و زیاتر لە وەرزی بەهار و هاوین و پاییز لەم گوندە دەمێننەوە و ژیان بەسەر دەبەن و لە زستاناندا جێی دەهێڵن. لە بەرسەختی وەرزی زستانی گوندەکە خەڵکەکە ناتوانن تیایدا بمێننەوە و بۆ ناوچە گەرمێنەکان کۆز دەکەنەوە. سلا ئاکرێ و هاتیمە منتەقی وێزێ لە بۆ شینایمە هاتینە لە ڕووی شینایی شووە منتەقێکی باشە لە ڕووی فێن کاتیێ ئاوێ زۆری باشە هەتا وکو بەفرێش هەتا ئێستاشی بەفر هەلێ مایە و منتەقێکی گەلێکی خۆشە و ئی باشە لە بۆ فێن کاتیە ئێرەها زۆر منتەقەکی فێنکەی خۆشە ناوەلە لە بۆ ئێرەها نە پانکەی پێوێت نەبوو بەریدەی پێوێت ئەو گوندەی ئەو تشتەی چ پێویست ناکەت. ئێرە گوندی وێزەیە گوندی وێزێ بەرزترین گوندە لە منتیقەی باڵەکایەتی و الحەمدولله سارترین گوندە لە کوردستان و لە عێراق و لە خوای بە زیادی بی ئێرانە تا ئێستا ینی هیچ ماڵێک ینی ئامێری فێنکەرەوە ئامێرەکانی فێرکەرەوە وەکو سبلیت و موبەڕیدە و پانکە و ئەوانە بەکارنیان من یەک لە شخصی خۆم تا ئێستا نەموبەڕیدە نە سبلیت نە پانکە ئەوانە بەکارنیان چکە الحەمدولله ینی کەشواواکەی زۆر سازگارە کەشواواکەی فێنکە پێویستیمان پێ نەبووە لە خوای بە زیادی بی واللهی الحەمدولله ینی لەو خوای بە زیادی بی ئەو ساڵ ینی لە زۆربەی منتیقەکان وشکە ساڵی بوو ئێرانەشی گرتەوە بەڵام لەو خوای بە زیادی بی ئێرانە الحەمدولله چکە ساڵانە بەفرێکی یەکزار زۆر لێدەباری الحەمدولله تا ئێستاش لێرە بەفر هەرماوە بەڵام لە خوای بە زیادی بی ئێران ئێستا لە ئێستادا لۆ ئاوەڕۆ و ینی زۆر باشە لە خوای بە زیادی بی لۆ ئاوی وەڵام من بۆ خۆم فەلاعم زایدی ئەلی ئەوەی کە لێرانەیە زۆربەی فەلاعە. گوندی وێزێ سەربا قەزای چۆمانە و بە دووری 200 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی باکووری پارێزگای هەولێر و بە دووری 19 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی سەنتەری قەزای چۆمان. ئەم گوندە کۆتا گوندی باشووری کوردستانە و لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان هاوسنوورە و کەوتۆتە بناری زنجیرە چیای حەساری سەکران و بناری چیای کۆدە و قەڵاتی قەرەد و کوێستانەکانی پڕژێ و بەردی قڵشتێ. گوندەکە لە گوندەکانی ئێنێ و مەرانەوە نزیکە هەروەها ژمارەی دانیشتوانی گوندەکە زیاتر لە 100 خێزان دەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی.